بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامی ئەمڕۆ قسە لەسەر ئەنجامی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەین کە لە 20 ئۆکتۆبەر بەڕێوەچوە وا قسە لەسەر هەڵوێستی لایەنەکانیش دەکەین. هەڵوێستی لایەنەکان چۆنە، هەندێکیان پێیان وایە کە سەختەکاری کراوە، هەندێکیان پێیان وایە نەکراوە، هەندێکیان بێدەنگیان هەڵبژاردووە. هەروە باز لەسەر لە هەڵوێستی کۆمەڵی دادگەریش دەکەین کە بڕیاری داوە کە بایکۆتی پەرلەمانی کوردستان بکەوە. قسە لەسەر ئەنجامی ئەم هەڵبژاردنەش دەکەین لەسەر ئایندەی دۆخی هەرێم، ئەو ئەنجامەی کە پڕبووە لە ساختەکاری کاریگەری چێ لەسەر دۆخی هەرێم و لایەنەکان دەبێت چۆن مامەڵە بکەن. ئەم پرسان لەگەڵ بەڕێز هۆشار عەبدوڵڵا قسەی لەسەر دەکەین کە لە ستۆدیۆ میوانمانە. دیارە بەڕێزان ئێمە پێشتر کاندید بووم بۆ خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. سوپاس هێمەوانە دەکەین کە متمانەیان بە کۆمەڵی دادگەریدا بە کاندیدەکانی بێ ئێمە سوپاسان دەکەین. هەرا سوپاسی کاکدانەش دەکەین کە لە ماوەی ڕابردوودا بەرنامەی ئەمڕۆی پێشکەش کردووە. دووبارە لەمڕۆ من لە خزمەت ئێوەدا دەبم. بەردەوام دەبین لە پێشکەشکردنی بەرنامە، بەردەوام دەبین لە دژایەتی ئەم دەسەڵاتە ستەمکارە. کاکوشار بەخێربێی سوپاسیان بەدەبوون دەکەین. سوپاس دەکەین. زۆر سوپاس، خۆ بەخێر بێتەوە. سوپاس دەکەین. ڕاستی سوپاس بۆ جەناب، سوپاس بۆم دەرفەتەوە، سوپاس بۆ بینەرانی پەیام. بەدیدی من جەنابەت وەکو پێشکەشکاری بەرنامەیەکی سیاسی ڕۆژانە لە کەناڵێکی گرنگی وەکو پەیام، هەم پەیامەکەت و هەم ڕۆڵت و هەم کاریگەریت لە پەرلەمانتارێک ئەگەر گەورەتر نەبێ کەمتر نییە. بۆیە من پێم وابوو ئەگەر لە پەرلەمان بیا خۆت خۆشێر باسمان کرد لە پەرلەمان بیان لە میدیایە پێم وایە تۆ توانی پەیامی خۆت بگەێنی. بەخێر بێن. لەسەرتە لە ئەنجامی هەڵبژاردنەکەەوە دەست پێ بکەین. ئەنجامەکان چۆن هەڵسەنگێنن؟ ئایا ساختەکاری کراوە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان؟ ئەگەر کراوە چۆنە؟ کێ لە پشتەوەی ئەم ساختەکاریە؟ زۆر زۆر سوپاس. خۆی ڕاستیەکەی لە هەموو دنیادا کاتێک کە باس لە ساختەکاری دەکرێت، ساختەکاری لە بەرەنجامی دەرەنجامەنە طبیعی و ناسروشتیەکانی هەڵبژاردنەوە کەشفە بێ. یعنی هەموو ساختەکاریەک بۆ لەحزەی یەکەم کە گومان دروستە بێتەوەی ئایا ساختەکاری کراوە یاخود ساختەکاری نەکراوە، لە دەرەنجامەنە طبیعیەکانی با بڵێن هەڵبژاردنەوە دەردەکەوێت کە کاتێک خەڵک دەبینێت ئەو دەرەنجامانە دەرەنجامیشی ناسروشتین. ئەم جارە هەڵبژاردنەکە لە قۆناغی یەکەمدا دەرکەوت کە دەرەنجامەکان زۆر دەرەنجامی ناسروشتین، بە تایبەتی هەڵکشانی زۆری دەنگەکانی حیزبەکانی دەسەڵات و دواتریش داکشانی زۆری بەشێک لە حیزبەکان کە هەندێکیان لە ڕادەی معقول یاخود لە ڕادەی چاوەڕوانکراوی زۆر خواردتر بوون. یعنی ئەمە گومانێکی دروست کرد. دواتر کە دەرکەوت هەندێک وردەکاری تر کە ئێستا دێمە سەری یەک بە یەک دەرکەوت کە بەڵێ ساختەکاریەکی زۆر ڕێکخراو کراوە. من لەوانم کە پێم وایە ساختەکاری کراوە و ئەم ساختەکاریە هەر کەسێک بڵێ ساختەکاری نەکراوە دوای دێمە سەری کە مەحکومە بەچی. بەڵام جارێ لە قۆناغی یەکەمدا جاری یەکەم کە لە هەڵبژاردننی لە دەنگدانی تایبەتە کە نزیکی 6,000 دەنگ پوچەڵ بوو، دواتر لە بەعام بە کۆی گشتی بوو بە 210,000 دەنگی پوچەڵ، لە سەرتاوە ڕەیەک دروست بوو بۆی کە بەهۆی ئەوەی فشارێکی زۆر هەیە لەسەر بە تایبەتی لە دەنگدانی تایبەتدا، هۆکارەکەی ئەوەیە کە خەڵک چۆ دەنگەکەی خۆی پوچەڵ کردووە. دواتر کەشف بوو بە تایبەتی لە دەنگدانی گشتیدا کە نەخێر، ئەمە جیهازی دەنگدانەکە کەورەکەی پێ خەیتەناوەوە مۆرێکی سوور ئەدا لە پشتی ئەو کاغەزانی کە دەنجی لەسەر دراوە، حتا ئەگەر دەنگدانەکەش دەنگدانێکی دروست بێ. و دەیان نمونە لە بەردەستی نوێنەری لایەنە سیاسیەکان هەن. ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بەشێکیان خستەر و ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان لە هەولێر، دەنگدانەکە بە تەواوەتی دەنگدانی دروستە، بەڵام سیستمەکە پوچەڵی کردوتەوە. ئەمە یەک. 210,000 دەنگ 210,000 دەنگ یەکسانە بە 12 کورسی لە مەجموعی 100 کورسی. باشە؟ کەواتەوە نسبەتێکی ئێجگار بەرزە، بەس تەنها جارێ دەنگی پوچەڵ حسابەکەم. باشە؟ طبعا من بۆ خۆم پێم وایە لەم دیوەدا ئەم جیهازەوە فەنکشنی دراوەتێ، وا وەزیفەی دراوەتێ کە دەنگی چەند لایەنێک هینکات، دەنگی چەند لایەنێک کاتێک کە طبعا ئەمە لە هینە لە تەکنۆلۆژیای نوێدا ئێجگار ئاسانە. ئێجگار ئاسانە ئەم جیهازە کە ئەچێتە ناوی هەم سکانەر بێ هەم پرینتەر بێ، زەوئیە، تیشکە، بە لەیزەریشەکە و لەیزەر توانای لابردنی مۆری هەیە، توانای ئەوەشی هەیە کە جاریشکە چاپ بکات. یعنی هەم سکانەرە هەم پرینتەرە.
و بۆ ئەوانی کە ئەڵێن وەڵا بە ئاسانی مۆر لا ناچێت لەیزەر توانای لابردنی مووی هەیە توانای سڕینەوەی زۆرشتی تری بەهێزتری هەیە لە مرەکەبێکی بەسیط یعنی کە ئەمە زۆر بەسیط تەمان بالمناسبە تەجروبەی لەم شێوەیە لە فلیپین هەیە تەلەڤیزیۆنی زوم راپۆرتێکی با بڵێن شیکاری جوانیان لەسەر ئەمە کردبوو لە فلیپینیش نزیکەی 12 ملیۆنی پوچەڵ کردوتەوە سیستمەکە هەر هەمان سیستم هەر هەمان ئەو پیکۆسەی کە لێرە ئیشی پێکراوە ئەوە بوو بە گومانێکی گەورە چۆن دەنجی دەنگدانی دروست دەنگەکە بە تەواوەتی دروست دراوە لە هەردووشی لە بازنەی ڕێک دراوە بەڵام پوچەڵی کردوتەوە بەڵام دەنگ هەیە لە سێ شوێن دراوە یعنی بۆ نمونە دەنجی داوە بۆ حیزبێک دەنجی داوە بۆ سێ کاندید دەنگەکەی بە دروست ئەژمار کردووە سەدان نمونە هەیە لەم جۆرە سەدان نمونە هەیە لەوەی کە دەنگدانەکە دروست نییە بەڵام بە دروست حسابی کردووە و سەدان نمونەش هەیە کە دەنگدانەکە دروستە بەڵام بە نادروست حسابی کردووە کێشەکە چییە؟ کێشەکە ئەوەیە یاسادانەری عراقی وەختی خۆی بۆ ڕێگرتن لە ساختەکاری وتی ئەبێ دەنگەکان بێجگە لە ژماردنەوەی ئەلکترۆنی ژماردنەوەی دەستیشیان بۆ بکرێ باشە دەبوو بە هەمان قیاس مادام بەدەست دەنگە دروستەکان جیاکراونەتەوە ئەبوو دەنگە پوچەڵ و ناپوچەڵەکانیش بەدەست جیاکرابنەوە کۆمیسیۆن ڕێگەی بۆ نەداوە نەخێر ڕێگەی بۆ نەداوە کە ئەم 210,000 دەنگە جارێکی کە بەدەست لێک جیا بکرێنەوە بۆ نمونە دەنجێک دراوە بە کۆمەڵ دەنگ جێکدراوە بە بەرەیگەل دەنگ جێکدراوە بە هەڵوێز دەنگ جێکدراوە بە یەکگرتو دەنگ جێکدراوە بە حتا بە پارتی بەیەکێتی بە لادانەکان تر مادام دەنگەکە دروستە با دەنگەکەی بۆ حساب بکەین ڕێگە بۆ نەدراوە 210,000 دەنگ مادەم پوچەڵە مادام دەنگەکە جیهازەکە پوچەڵی کردووە بەڵام دەنگدانەکە خۆی دروستە ئێستا من هاوڵاتیم ڕۆیشتوم بە ڕێکوپێکی دەنگم داوە بەڵام جیهازەکە لە خۆیەوە وەزیفەی دراوەتێ پوچەڵی دەکات ئیرادەی من بۆ بسووتێ ئیرادەی منی دەنگدەر 210,000 کەس بۆ بسووتێ بەڵام دوێنێ ئێستا پەرلەمانتارێکی عێراق وتی سەدانی ئەومان کردووە ئامێرەکان بە دەرنەفیس کردوتەوە بەس یەک مۆری تێدا بۆ مۆرێکی سوور هیچیان بۆ دەرنەکەوتوە بۆ ئەو برادرە پێی وایە هەموو جیهازەکانیان بۆ دائانێن چۆن وەزیفەکەی پێکراوە ئاوا بۆی بەجێ هێڵن بۆی ئەو بچێ فەحسیکا بە دەرنەفیس بیکاتەوە بڵێن ئەوە ساختەکاریەکەی گرتمان کاچی ورا لێکۆڵینەوەیەکەی بە دکتۆر بەختیارەمین کردوێتی هەر کەسێک حەزی کرد بۆ ئەتوانم بۆی بنێرمە شارەزای بواریایەتیە بەڵێ شارەزای دکتۆر بەختیارەمین پیاوێکی زۆر وردە بەحسەکەی بۆ خۆی کردووە لەم ڕۆژانەیە بۆیان ناردم وەختی خۆی وەزیری مافی مرۆڤ بوو باس لەوە دەکات کە بۆچی وڵاتە پێشکەوتوەکانی وەکو ئەمریکا ئەڵمانیا بریتانیا بەشی زۆری ئیتیحادی ئەوروپی پەنا نابن بۆ دەنگدانی ئیلکترۆنی بۆ ئەڵێ لەبەرەوەی ئەم وڵاتانە نایانەوێ ئیرادەی دەنگدەرەکانیان بخەنە ژێر ڕەحمەتی هاکەرەکانەوە ئەمە یەک دوو ئەڵێ دەنگدانی ئیلکترۆنی و ساختەکاری ئەلکترۆنی سەلماندنی ئێجگار سەختە سەلماندنی سەختە قورسە بە ئاسانی ڕێو شوێنەکانی ئەسڕێتەوە بە ئاسانی شوێن دەستی ئەم ساختەکاری ئەسڕێتەوە لەبەرەوە هەر کەسێک پێی وا بێسا کۆمیسیۆن دانیشتووە هەموو ئەو شتانی کە کراوە چۆن بەرمەجە کراوە و 2010 لافاوێک بوو لە ساختەکاری هەر لافاوێک بوو لە ساختەکاری کۆمیسیۆن ئێستاش نەچوونە ژێرباری ئەوەی کە ساختەکاری کراوە لەبەرەوە هەر کەسێک پێی وا بێ کۆمیسیۆن هەموو شتەکانی بۆ دائانێ خۆی بڕا جەنابی بڕا بە دەرنەفیس بیکاتەوە فەحسی بکە من بۆ خۆم پێم وایە جۆرێکە لە تەنکڕۆیی ئەمە خاڵێکی تر مەسەلەی دیزاین و هەڕەشە مەسەلەی دیزاین و هەڕەشە کە گزارشتێکی زۆر یعنی یەکێکە لە بەڵگە هەرە دیارەکانی ساختەکاری هەڵبژاردننی دیزاین کرا و گزارشتی مەسعود بارزانی بوو سەرۆکی پارتی دموکراتی کوردستان هێنایە ناو ئەدەبیاتی سیاسی ئێمە دوای ئەوەی کە ڕای کرد لە هەڵبژاردن وتی من هەڵبژاردن ناکەم چکۆم هەڵبژاردن دیزاین کراوە لەسەر کورسی کۆتاکان و ئەمانە مەسعود بارزانی باسی ئەوەیە کرد بە قودرەتی قادر دوای و 5 کورسیان گەڕاندەوە ئەو ڕازی بووبەوە و جارێکی کە باسی هەڵبژاردننی دیزاین کراوی نەدەکرد بەڵام کاک حەشیم بۆ مێژوو پێتەڵم من بۆ خۆمی شەکم لەوانەی کە جۆرێ لە نزیکایەتیم لەگەڵ بەشێکی زۆری لیستەکانی دەرەوەی دەسەڵات هەیە هەموو ئەو کورسیانی کە هاتن دوای نەتیجەکە پێشتر بیست بووم یعنی منیشێکم لەوانەی شادی عیان بووم لەوەی کە مەسەلەن تهدیدیان لە لاهوری شێخ زەنجی کردوتیان ئەگەر لەگەڵ ئێمە نەبی لە 2 کورسی زیاتر نایەنی 2 کورسیشی هێنا یعنی هەموو کەسێک باسی لەوە دەکرد کە یەشێتی لەگەڵ پارتیە فەرقەکان نزیکی 10 کورسیە پێش هەڵبژاردن باسەکرا باشە نەوەی نوێ لە بینی 15 بۆ 17 و 18 باسەکرا کۆمەڵ نابێ بگاتە 5 کورسیان ناگاتە 5 کورسی یەکگرتوو لە بینی 6 بۆ 7 باسەکرا ئەم هەر کەسێک بڵێ ئەم ڕقەمانە باز نەکراون هەر کەسێک بڵێ ئەم ڕقەمانە باز نەکراون بە تایبەتی ئەوانەی کە ئاگایان لە هەندێک معادلات هەیە بەڕاستی هین ناکات یعنی قسێکی ناڕاستەکە کردوێتی دیزاینەکە
ئەم دیزاینە لە دوو ئاستایە یعنی ئەگەر بمە زۆر بە سەراحەت و بەڕاشکاوی بۆت باس بکەم ئەزانی چۆنە من پێم وایە ئێرانیش و تورکیاش ڕۆڵی گەورەیان هەردووچیان ڕۆڵیان تابینیوە زانی من بۆ خۆم پێم وایە یەشەتی لەم سنوورە تەرکیزی لەسەرەوە بووە کە بە جۆرە لە جۆرەکان خەڵکی خۆی جا بە هەڕەشە بێ موچەخۆر دەنگدەری تایبەت و کەسوکارەکانیان هەر چۆنێک بێ بباتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنجیان پێ بدە لە ڕۆژی دەنگدانە لە دوای دەنگدان بە هەر شێوازێک بێ و تەرکیزی زۆریشی لەسەرەوە بوو کە لاهوری شێخزەنجی دەنگ نەهێنێ لەم دوو تەرکیزە زیاتر تەرکیزی تری نەبوو بەڕاستی ینی بەڕادەیەک تەرکیزی لەسەرەوە بوو کە تەنانەت ئەگەی لە هەڵەبجە نەما بوو پارتی کورسەکەی هەڵەبجەشی برد لە سێ کورسیی برد پارتی باشە من بۆ خۆم پێم وایە لە بەڕێژەیەشی دیاریکراو لە ژێر دەسەڵاتی پارتیە لە ڕێی جیهازەکانەوە کراوە و لە ڕێی جیهازەکانەوە دەنجی چەند لایەنێک بە نسبەتێکی لۆگاریتمیە تەمان ئەمە بە نسبەتێک بۆ نمونە 100 دەنگ بڕوا بۆ کۆمەڵ نسبەی لە سڵای دەی بەرێ لە سڵای دەی دەنگە ڕاستەکانی کۆمەڵ حسابەکە لە سەداکەی تری نسبەتەکەی تری ئەنێرێ بۆ پوچەڵیان ئەیگۆڕێ تەبەن من بۆ خۆم پێم وایە ئەم جیهازانە دوو جار توانیوانە دوو فەنکشنی دراوەتێ فەنکشنیشی دراوەتێ هەر بۆیشە نەیتوان فەنکشنیشی دراوەتێ کە دەنجی چەند لیستێک پوچەڵ کاتەوە پوچەڵی بکاتەوە تەمان هەندێک ڤیدیۆ بڵاو بۆتەوە من هەندێکیانم شێر کردبوو لە هین کە هەر تاقیەکەن و هەر بە پرینتەریشی طبیعی هەردووشی ئەکرێ پرینتەرێکی زۆر ئاسان فەنکشن یعنی وەزیفەیەکی ئەدرێتێ کە ئەو دەنگانەیەکی ئەم لیستانن بە نسبەتێکی لۆگاریتمی لە سەدا دەی بهێڵەرەوە باقیاتی تری هەمووی بکە بە پوچەڵ ئەمە وەزیفەیەکە وەزیفەیەکی تر هەیە ئەو دەنگانە نسبەتێک لەو دەنگانە لە سەدا چل بۆ فلان لیست هەر دەنجێک درا دەنگەکە بسڕەرەوە دەنجێکی تری مۆرێکی لێ دەزانیەوەی کە زۆر گومانەکەی لای من تۆخ کردەوە چییە ئەوەیە کەس کاتێک هەندێک فۆرم داهاتوونەتە دەرەوە ئەو مۆرەی کە داوێتی بۆ نمونە لە لۆگۆی پارتی دیموکراتی کوردستان تۆخە و لە ناوەڕاستی باز نەکەدراوە یعنی تۆ بڕۆ هەمومان دەنگمان داوە ینی ئەوانی کە دەنجیان داوە لێم تێگەن کە قەڵەمەکەدا ئەنێ ئیلا ناتوانانی لە ناوەڕاستی باز نەکەی بێ و پێشتریش کۆمیسیۆن بڵاوی کردبوو ئەڵێ گەر دوو جار قەڵەمەکەی لێ بدەی دەنگەکەت پوچەڵە بێ لەبەرەوە بە هێواشی لێمانەدا بۆی کە هین نەبێ باشە من بۆ خۆم پێم وایە لەم دوو ئاستەیە کراوە تەمان بالمناسبە کە باسی ساختەکاری کرێ کاک حەکیم خەڵک زۆر جار بە هەڵە لە ساختەکاری تێگا ساختەکاری لە سێ ئاستا کرێ هەموو هەڕەشەیەک بەنان بڕین هەموو خەڵەتاندنێک بە تەعینات هەموو زەختێک بۆی کە بێ ڕسمەکەتم بۆ بگری مۆبایلی هەیە مەسوولەکەی مۆبایلیان داوەتێ ینی با بڵێن هینێکە جوندی هەیە سەر پێشمەرگە هەیە مۆبایلی مەسوولەکەی بردوتە ژوورەوە ڕسمی پێگرتو داوێتەوە باشە دەنگدانی تایبەتیان نەخوێندەوە بەڵێ لە دەنگدانی تایبەت ئەمە هەمووی قۆناغی پێشین ینی مەسەلەن هەڕەشە خەڵەتاندن کڕین ویژدان کڕین کاندید کڕین ئیلا ئاخری هەمووی ساختەکاری پێش هەڵبژاردنە ئەمە ساختەکاریەکە ئەوە تەسیرە کاتە سەر نسبەی دەنگدان دوایی ساختەکاریەکە لە کاتی دەنگدان من بۆ خۆم پێم وایە لە ناو سندوقەکانی دەنگداران کراوە بەم ڕێگەیە لانی کەم لە 100 لە دەنجی پوچەڵ دڵنیام کە 210,000 دەنگە دڵنیام کە ئەمە وەزیفەی دراوەتێ ئەگەرنا هیچ معقول نییە ئەوانی کە لە ئایتی شارەزان ئەوانی کە ئەلفوبێ لە تەکنۆلۆژیا ئەزانن وەرەقەیەک تۆبی خەیتە ناوی وا فەنکشنی درابێتێ وا وەزیفەی درابێتێ کە بۆ نمونە مۆرەکە بە خوار لێدرا ڕەبزی بکە کەچی تۆ بڕۆی مۆرەکە لە 3-4 ڕوو بدەی لە ڕووی پێشەوە لە 3-4 شوێنی بدەی بە دەنجی دروست قبوڵیکە بەڵام بۆ نمونە دەنجێک ئەدرێ بۆ کۆمەڵیان بۆ یەکگرتووی ئیسلامیان بۆ بەرەی گەل بە دروستی لێدراوە پوچەڵیکە کە بشڵی وەرە بە ئەم دەنگە پوچەڵانە پاک لە پیس جیاکەینەوە بزانین بۆ بڵێ نەخێر معقولە سەدان دەنگ هەیە بە نادروستی دراوە کابرا هەر ڕەنگە خۆی ویستی بێتی پوچەڵیکە لە 3 شوێنی داوە یان 6 مۆری لێداوە ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی جەماعەتی گۆڕانە لە هەولێر هەیە هەر شەڕبی لێداوە ئاو بازنەی لێداوە هەر زەربی لێداوە لە وەرەقەکە هەر زەربێکی لێداوە بە قەڵەم باشە بە دەنجی دروست هاتوتەوە لەبەروی دەسەڵات بوو ئەزانی مەبەستم چییە مەبەستمەوەیە کە سیرکە ئەمە لە چی لەگەڵ چیە زۆریە گەگرێتەوە ئەمە لە پەیوەست بە مەسەلەی بەرزکردنەوەی نسبەی دەنگدانیش هینە بێت ڕێژەی نەبووە چونکە ئێستا لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وتیان لە سلێمانی هەڵبژاردننی پێشوو لە 36 بوو ئەم جارە لە سلێمانی لە 65 بوو گشتێکە بەس دوای بە کۆی گشتی هەموو ڕقەمەکان بوو بە لە 70 زانی ڕقەمەکان یەک ناگرنەوە ڕقەمەکان هەتا 12 هەتا دووش لە 30 ئەوانە بوو ئێمە هەمومان ئەوانی کە متابعەمانە کرد و حەزمانە کرد دەنجی نسبەی بەشداری بەرز بێتەوە خۆخۆیمان بوو بگاتە لە 150 کاتێکمان زانی وتیان گەیشتۆتە لە 170 ئەم نسبەی لە 170 بە ژمارەی ئەو دەنگانەی کە بڵاو بوونەتەوە چ بۆ یەکێتی چ بۆ پارتی چ بۆ مەجموعی مشارەکە لەگەڵ ژمارەی ئەو کەسانی کە کارتەکانیان وەرنەگرتوێتەوە و نسبەتی ئەوانەشی کە نەچوون بۆ دەنگدانی یەک ناگرێتەوە
یەک ناگرێتەوە. من بۆ خۆم لەوانم پێم وایە نسبەی مشارەکە بەرز کراوەتەوە بە ئەرقامی وەهمی و ئەو دەنگانەی ئەو 800,000 دەنگەی کە پارتی هەیەی بە فۆرم نیەتی، ئەو 800,000 دەنگەی بە فۆرم نیەتی بە فۆرم ئەزانی چۆنە، یعنی چکەم جار دەنگی پارتی زیاتر لە 200,000 زیادی کرد بوو، دەنگی یەکێتی نزیکەی 200,000 زیادی کرده بوو. ئەوەی پارتی نیوەندی زیادی کردوین تقریبا چەند ئەویش 200,000 200,000 ئەزانی چۆنە کێشەکە وەیە. بۆیە من ئەڵێم حاڵەتی ناطەبیعی کە تۆ هەستەکەینت دەرەنجامەکان دەرەنجامی زۆر ناسروشتین، هەستەکەی شتێک ڕووی داوە یعنی معقول نییە حیزبێک خۆی یان هەردووشیان یەشێتی و پارتی هەردووشیان 2 ساڵ لە هەڵبژاردن ڕایان کرد بێ کەچی هەردووچیان هیچ سەروی 200,000 دەنگ زیاد بکەن. ئەمە مەفهومی مەسەلەی بەشداری کرد. طبعا من واز لە هەموو ئەوانە بێنە و تەفاسیلانە، بەس 210,000 دەنگەکەی پوچەڵ بێنە، هەر لایەنێکی سیاسی لە 210,000 دەنگەکە چاوی خۆی بپۆشێ. من بۆ خۆم پێم وایە ئەوەندە بەسە بێدەنگە بێ لە 12 دەبێت چی بکەن بۆ منە لەو دەنگە پوچەڵانە بۆ منە دەبێت من بۆ خۆم ئەگەر بەڕێز لایەنێکی سیاسی بچی دەکەن. ئەزانی چۆنە من بۆ خۆم پێم وایە ئەو کەسەی کە وەزیفەی هەبووە وەزیفەی دراوەتی لە کۆمیسیۆن کە ئەمە بکە، هەر ئەویش ئەتوانێت هەموو فۆرمەکانیان لە بەردەستە ئەتوانێت بە ڕێگەیەک لە ڕێگەکان ئەو فۆرمانێکی هەیە بڕوا پوچەڵی کاتەوە تازە تێپەڕی. من بۆچی ئەو قسەی دکتۆر بەختیارم باس کرد، بەختیار ئەمین وتم وڵاتانی پێشکەوتوو ئامادەنی ئێستا لە ئەمریکا و لە بەریتانیا نەخێر ئەلکترۆنی نیە بەدەستیە خۆیان ناخەنەژێر ڕەحمەتی ئەوە. ئەزانێ شێک لە وڵاتانی کە زۆر پێشکەوتووە وڵاتێکی وەکو هینە پایتەختەکەی ناوی تالینەوەی کە لە وەختی خۆی بەشێک بۆ لە ئیتیحادی سۆڤیەتی ناوەکەیم بیر چۆتەوە. ئێمە چون هینێکمان کرد لەسەر هین لەسەر سایبەر سکیوریتی کۆرسێکمان کردن کاتی کە لە لیژنەی ئەمن و دیفاع بووم. ئەو کاتە ئەمریکیەکانە هاتن تەشەبوسیان بەو وڵاتە ئەکرد ئەستۆنیا، وڵاتی ئەستۆنیا پایتەختەکەی ناوی تالینە. ئەوان لەبەرەوەی وەختی خۆی ڕووسەکان یانی ئیتیحادی سۆڤیەتی ئەوەندەیان ئەتاک هجومی سایبەری کردوونەتە سەر، مەناعەیەکیان وەرگرتووە زۆر پێشکەوتون لە مەجالی سایبەر سکیوریتی. ئەم وڵاتانە لەبەرەوەی هەموو بەواباتی نەفاز، ئەمە قزیشی تەکنیکی زۆر قوڵە، بەواباتی نەفازی ئینتەرنێت و ئەوانە هەمووی لە بەردەستی خۆیاندایە. ئەمریکا وردە ئێوە تەجروبیان لێ وەرگرت کە تەنها لەوێ 100% لەو وڵاتە 100% دەنگدان و جیاکردنەوە و فەرز و ئیعلان و هەموو شتێک ئەلکترۆنیە. بە هەر حاڵ مەبەستم یەک شتە، مەبەستم ئەوەیە ئەگەر ساختەکاری بەم شێوازە کرابێ کە 210,000 دەنگەکە وازەحە لە بەردەستایە، ئەوەی کە کردوویەتی ئەشتوانێ بیسڕێتەوە. یەک دوو تکایە واز لەوە بێنن بڵێن کوا بەڵگە چی ئەوانەی کە ساختەکاریەکان کردو کاک حەچیم باشە وەکوتم یەکێک لە مشکل هەرە گەورەکانی سیستمی ئەلکترۆنی و دەنگدانی ئەلکترۆنی ئەوەیەکە ئاسەواری جەریمەکە نادۆزرێتەوە، ئاسان نادۆزرێتەوە. ئەی بەچی بڵێن ساختەکاری کراوە ئەخرنا خۆی پێم وتیت کاک حەچیم وتم 210,000 دەنگەکە بەسە 210,000 دەنگی پارتیویەکێتیش سەروی نزیکەی 200,000 سەروی پارتسەروی 200,000 بەسە لەو بێموچێ يعني وەکوتم نتائج ناطبيعي هنا كتصير كبابي مثلا هني مواقف احزاب بتوظف بصراحه قصبي ئەوی پارتیویەکێتی بالا بابي مثلا زۆر چاکە پارتی معقولە پیاوێکی وەکو مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان دنیای پڕکرد بوو لە مەوزوعی هەڵبژاردننی دیزاین کراو کەچی هەڵبژاردنەکە تازە سندوقەکان داخراون تازە سندوقەکان کراونەتەوە عفو ساعت 6 پامێک بڵاوکاتەوە پیرۆزبای هەڵبژاردنەکەەکە و پیرۆزبایش لە کۆمیسیۆنەکە و دەستخۆشیش لە کۆمیسیۆنەکە نەتیجەکە دەرنەچوە کەواتە ئەم پێشوەخت خۆی نەتائیجی لا بووە ئەمە بەنسبەت دەباشانیشەوە ڕاستە لە دەباشانی شێشتا هیچ نەبوو بوو بە تەقوترۆق باشە ئەمە حتا یعنی تازە دەنگەکان کرابوونەوە نەتائیجی زۆر بەسیط دەرچوو بوو سەرۆکینەوەی نوێش سوزدەی شوکری برد ئەزانی هەست بە شتێکەکەم با لێرەوە ڕێگەم سێلایەن بەگشتی با سێری کۆمەڵێک مووقفت بۆ باس بکەم کاستەکەم هەمووی پەلەیتیایە هەمووی باش ئەوەی با ئەوەی سەرۆکی پارتیم باس کرد ئەوەی دەباشان و سەرۆکی یەکێتیم باس کرد ئەوەی نەوەی نوێم باس کرد مەسەلەن مووقفی یەکگرتووی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کۆبوونەوەیەکی کردووە یەکەم جارەڵێ من گومانمان هەیە و نوێنەرەکانمان ڕاست بەردەوە ئەوانە دوایی یەکسەر کۆبوونەوەیەکی تری کردووە هێشتا دەرەنجامەکان دەرەنجامی بەرایین کۆبوونەوەیەکی کردووەڵێ ناچینە حکوومەتەوە بەڵام ئەچینە پەرلەمانەوە لە کاتێکە ئەزانێ هەڵایەکی گەورە زەنایەکی گەورە لەسەرەوە هەیە کە لەم هەڵبژاردنە ساختەکاری تایە ئەم هەنگاوە لەگەڵ ڕێزی زۆر و خۆشەویستی زۆرم بۆ هاوڕێیانی یەکگرتوو بەڵام پەلەی تێدایە تۆ پەلەت چییە لێگە ڕێجارێ بە نەتائیجەکان دەرچن لێگە ڕێجارێ بزانە بە دوواداچوونی مەسلەی ساختەکاری ئەگا بەچی دوای ئەوە ئەگەر کە ئەنجامی
با بڵین فەرمی یەکلابەوە کە کۆمسیۆن دوا ئەنجامی بڵاو کردەوە بە شێوازێکی فەرمی ئەو کاتە بڕیار بێ هەستەکەم ئەمە پەلی تێدایە ئەمە بەنسبەت یەکگرتووە بەنسبەت برادرانی هەڵوێستی شەوە بە هەمان شێوە برادرانی هەڵوێست هەر زوو جار لە جارێ لێم بیستن لەسەر زاری و تێبێژەکەشیانەوە کە هەڵبژاردنەکە ڕەتەکەنەوە دەرەنجامەکان ڕەتەکەنەوە و دەرەنجامەکانیان قبول نییە دواتر پەرلەمانتاریشیان لە دهۆک ئەڵێ یەک کورسیش بێنین هەرچینە پەرلەمان و بەنسبەت مووقفی کۆمەڵی ئیسلامیشەوە کە من بۆ خۆم پێم وایە قەتعکردنی ئەوەیان با بڵێن یەکسەر بڕاردان لەسەرەوەی کەوان ئەو هەڵبژاردنە ڕەتەکەنەوە چکە بۆیان سەلماوە کە هەڵبژاردننی 100% تیاکراوە ناچنە پەرلەمانەوە مووقفیشی ئازایانەیە بەڵام بەدیدی من پێم وایە جۆرێ لە پەلی تێدایە دیسان مووقفی کۆمەڵی ئیسلامی جۆرێ لە ئەزانی پەلی تێدایە لەوەی کە دەیانتوانی ئەم مۆزوعە هەڵگرن ئەوانیش بۆ قۆناغی ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی ئەمە یەک دوو ئەو مووقفە بیان کردایەتە تەورێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ ئەوانی تر ئەیگە لەگەڵ نێن خۆ پێناکە جارێ زووە بۆ ئەوی بڵن لەگەڵت نیان لەگەڵت نایان یعنی من هەستەکەم ینی هیوادارم ئەمە بە دڵفراوانی لێ وەرگری هەستەکەم ئەوەی ئەو مووقفی کۆمەڵیش پەرێکی پێوە دیارە ناڵێم مووقفێکی خراپە ناڵێم مووقفێکە کە من خۆم تەئیدی ناکەم بەڵام پێم وایە جۆرێ لە پەلی پێوە دیارە ئەبوو چاوەڕێ بکەم بزانن مووقفی هەڵوێست چیە بێ مووقفی بەرەیگەل چیە بێ مووقفی یەکگرتووی ئیسلامی چیە بێ ئەزانی مووقفی ئەو هێزانە کاک حەکیم لە هێزێک بۆ هێزێک جیاوازە باش مەسەلەن بۆ نمونە برادرانی هەڵوێست کە لیستێکی تازان 4 کورسی پەرلەمانیان هەیە مووقفی هاوڕێیانی سلێمانیان ڕادیکالترە لە هیبادینە نازانم مووقفی هەولێریان چۆنە جارەیانی ڕەنگە ئەوان ئەو مەرکەزیەتیان پێ نەپارێزرێ کە کۆمەڵ پێی دەپارێزرێ بۆ نمونە مووقفی یەکگرتوو دیسانەوە یعنی تا ڕادێک جۆرێ لە هینی تێدایە جۆرێ لە ناڕوونی تێدایە ینی لە هەندێک قۆناغاڵن ئێمە تحقیقی جددیەکەین لە شوێنشکەوە ئەڵێن وڵا ئێمە ناچینە حکومت بەسە چینە پەرلەمان ناچینە حکومەت دەچینە پەرلەمان ئەمە مبارەکەکردنی نەتایجە لەگەڵ ڕێزی زۆرما یعنی ئەمە پێم وایە هەنگاوێکی جۆرێ لە پەلەوشتی تیا بوو طبعا بەنسبەت گۆڕانیشەوە گۆڕانیش کورسیشی هەیە نەتیجەکەی ڕەت کردوتەوەی کە پێوەستە بە بەرەیگەل تا ڕادێک جیاوازە لە لایەنەکانی تر چکە بەرەیگەل پەیوەندی بە کارکتەری لە هەوری شێخ زەنجیەوە هەیە لە هەوری شێخ زەنجی کارکتەریشی بەهێزە لەناو پەرلەمان بیا لە دەروی پەرلەمان بێ و حضوری ئەو حضوری جیاوازە حضوری ئەو حضوریی سوڵتەویە حضوری ئەو حضوریی دەسەڵات ئامێزە هەر بۆیە تۆ دیقەتی بدە زۆر هەر نەتایجەکەشی زۆر بەلاوە مهم نییە حتا کە تهدیدیشیان کرد بۆی کە لە دوو کورسی زیاتر نانی زۆر بەقاڵیان نەهات لەم ڕۆژانەیە مەلعەبی نەورۆزی کردەوە وەکە ئەنەما هیچ شتێک ڕووی نەداوە زۆر بۆیە مووقفی ئەو کە پێشتر بەشێک بۆ لەیەکێتی بەشێک بۆ لە سوڵتە ڕەنگە لەگەڵ ئەوانی دیکە فەرقی هەبێ بەنسبەت نەوەی نوێشەوە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم لەوانم کە چاوەڕوانی کورسی زیاتر بووم بۆ نەوەی نوێ ئەگەر بەراوردی هەڵبژاردنەکانی 2021 بکەی کاک حەشیم و بەراوردی ئەوەش بکەی کە حضوری ئیعلامی ئەوان حضوری ئەوان لە حملەی انتخابیە بە حضوریشی بەقوت وەگەر هەڵبژاردننی 2021 بکەی بە قیاس لە بینی قەوسێکا شتێکت پێڵم من ئێستا بۆ خۆم کەوتومەتە گومان لە هەڵبژاردننی 2021 شان کەوتومەتە گومان بەڵام من بۆ خۆم پێم وا بوو دەبوو مووقفیان جیاواز بێ لەو مووقفی ئێستا بەتایبەتی لە دووە کۆنگرەی ڕۆژنامەوانی سەرۆکی جوڵانەوەکە ئەوتی ڕەنگە بڕێک کراوێ ئەزانی جارێ دوو ملاحەزەیەکیشیان 210,000 دەنگ سێ کورسی و 4 کورسی نیوەکو ئەو وتی دووەمیان قاچ و قوچ نیوەکو ئەوتی قاچ و قوچ تعبیرێکی سلێمانیانەیە قاچ و قوچ یعنی شتێکی بەسیط شتێکی زۆر سادە و بەسیط شتێکی زۆر سادە و بەسیط نییە سادە و بەسیط نییە 210,000 دەنگ ئێستا جا دێمە سەر بەشێکی تریشی ئەمە یەک دوو پێم وایە لە حەجمی کورسیەکانی خۆشی ئەبوو بەرپرسیارانتر قسە بکە ئەبوو بڵێ من تێگەیشتنی زۆرم هەیە بۆ ئەو 210,000 دەنگە ئەو هێزانی کە پیان وایە ساختەکاریان لێکراوە من متعاتفم لەگەڵیانە ئێمە خۆشمان نامانەوەی ئیرادەی هیچ دەنگ دەرێک سووتێ و پێویستی بۆ تەشەنوجو بۆ و پەلاماردانە نەدەکرد بۆ هێزەکانی دەرەوەی با بڵێن خۆیان وە تقریبەن ئێستا تۆ دیقەتی شتێک بدا کاک حەکیمەوەی کە من زۆر خەفەتی پێخۆم هەستەکەم ئێستا من ملانەکە کەوتۆتە بینی نەوەی نوێ هەڵوێست جۆرێ لە سراعی خەفی پێتان خۆش بیان پێتان ناخۆش بێ لە بینی یەکگرت و کۆمەڵ خەریکە ساختەکاری ئەو لا لەبیرە چێتەوە لە کاتێکدا هەر هێزێک باشە جایە گرتووە نەوەی نوێیە کۆمەڵە بەرەی گەلە هەڵوێستە هەر لانیشی ترا بڵێ ئەم نەتیجانەی ئێستا نەتیجەی دروستن
وەکو ئەوە وایە مبارەکە و پیرۆزبایی 800,000 دەنگ لە پارتی 400,000 دەنگیش بکات لە یەشێتی ئەو کاتە هیچ ڕۆڵیشیان نامێنێتەوە حەق بخوام مووقفی کۆمەڵیان هەبێت و بڕۆنەوە ماڵەوە دانیشتنیان هیچیان پێ ناکرێ هیچیان پێ ناکرێەوە هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی عێراقیش هیچیان پێ ناکرێ یعنی تۆ کە قەنەعەتت وایە ئەم کۆمەڵگەیە بەبێ ساختەکاری 800,000 دەنگی داوەتەوە بە پارتی 400 دەنگی داوەتەوە بە یەشێتی ئیتر تۆ سیاسەتی چیەکەی 30 ساڵە دانیشتوی حیزبت هەیە بەتەمای بە 5-6 کورسی ئیم بکەی یان 15 ساڵ 20 ساڵە حیزبت هەیە بەتەمای بە 2-3 کورسی ئیم بکەی هیچت پێ ناکرێ لەبەرەوە ئەزانی چۆنە شتێکی پێوترێت شەرعیەتی هەڵبژاردن شتێکی پێوترێت مەشروعیەتی هەڵبژاردن باش کەسێک پەرلەمانتارە حەسانەی هەیە شەرعیەتێکی پەرلەمانی هەیە باشە لە دەرەوە جەریمەیەکە پیاوێکە کوژێ مەشروعیەتی نامێنێ یان حکوومەتێک بۆ نمونە حکوومەتێک شەرعیەتی هەیە لە پەرلەمان شەرعیەتی وەرگرتووە شەرعیەتی دەنجی پەرلەمانی وەرگرتووە بەڵام ئەم حکوومەتە لەسەر جادا خۆپیشاندەرە کوژێ مەشروعیەت لە دەستەدا من بۆ خۆم پێم وایە لە ئێستادا مەشروعیەتی عملیەی سیاسی و مەشروعیەتی ئەم هەڵبژاردنە لەسەر مەحەکە ئەمە خاڵێکی تر کە زۆر خەفەتی پێخۆم چییە؟ ئەوەیە کە ئێستا لایەنەکانی دەرەوەی دەسەڵات خەریکی پەلاماردانی یەکترین و ئێستا وای لێ هاتووە گزارش شتێکی نەکەن وڵا ئەوە بەس دۆڕاوەکان باسی تەزویرەکەن و ئەوانە ئەوە زۆر هینێکی ناشرینە زۆر ئەزانی لە ڕۆژانەیە گفتوگویەکی گروپمان هەبوو لەگەڵ دوو هاوڕێمایەکیشیان ناوی کاگۆشەنگە لە ڕانیەکی شتریشیان دۆستێکی ئازیزمانە ناوی کوڕێکی خوێنەوارە ناوی کاک عومەر عەبدوڵڵای لە ئەمریکا ئەندازیارە ئێتیماماتی فکری و دەروونناسی و ئەوانەیە هەیە قسێکی زۆر جوانی باس کرد باسی قسەیش یا با بڵێن تێگەیشتنێکی ئەلبێرت باندۆرای کرد لەسەر ئەوەی کە چۆن با بڵێن ڕەخنە لە قوربانی ئەگری یان زەحیە دەکەی ینی لەبری ئەوەی بڕۆی ڕەخنە لە جەلات بگری یان لەبرۆی بڕۆی سەرزەنشتی جەلات بکەی ئەڕۆی ڕەخنە لە قوربانی دەگری ئەمە تەمان لە چوارچێوەیەکیشدایە کە جۆرێکە لە دارمانی ئەخلاقی تەمان ئەم زۆر بە وردی باسیەکە لە ڕووی دەروونناسی و کۆمەڵانسیەوە و تێزەکانی ئەلبێرت باندۆرا بۆ ئەوەی کە هەندێک شتێک کە لە دەرەوەی مۆڕاڵ و ئەخلاقەکرێن یەشیشیان لەوەیە کە تۆ سەرزەنشتی قوربانی بکەیت جاتەمان ئەوە بالمناسبە ڕیشەکانی لە هینیشا هەیە ڕیشەکانی لە ناو بەشێک لە وتەزا و بەشێک لە گوتەکانی کۆمەڵگەی کوردیا هەیە ئەوەی کە پێوترێ پەندی پێشینان مەسەلەن خوا تا چێو نەبینێ بەفری تێ ناکە یان هینە بەخواشانی هەڵی دەگرێ شتێکی لەو شێوەیە ئەوەی کە ئێستا دەکرێ بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی یاخود هەڵوێست یان بەرەیگەل یان هەرێکێک بێ بڵێ من ساختەکاریم لێکراوە کاکە جان ئەی هاو یان گۆڕام بڵێ من ساختەکاریم لێکراوە ئەوە بەڵگەکانە هێزی سیاسی ڕەسەن ئەوەی کە خۆی بە سیاسی ڕەسەن بزانێ دێ پشتیوانی ئەوە دەکا ئەگەر 100% کورسەکانی خۆشی مسۆگەر کردبێ دێ دەڵێ من ئەگەر تۆ تەزویرت لێکرابێ کەواتە مەشروعیەتی ئەم پرۆسەی هەمووی لەژێر هیندایە لەژێر پرسیاردایە چونکە تۆ ناچی یعنی ئێستا وای لێ هاتووە ڕەخنە لە ساختەکارەکە ناگرن ڕەخنە لەوانە ناگرن کە تەزویرەکەیان کردو دێن ڕەخنە بۆ من لەوانە دەگرن کە دیفاع کاڵێکا کە من ساختەم لێکراوە ئەمە ڕێک سەرزەنشکردنی قوربانیە ئەمە ئێژگار خراپە ئەمە هەمان دەچێتەنە ئەو تێزەی کە بۆم باس کردی ئەوەی ئەلبێرت باندۆرا کە هینە کە ڕەخنە لە قوربانی ئەگرێ سەرزەنشتی قوربانی دەکا قوربانیەکەدا ئەپڵۆسێ لە بری بڕۆ بەژەلادەکە بڵێ خەڵک یەشێتی و پارتی لێ بیرچۆتەوە قسەکەن لەسەر ئەزانی من بەس خەفەت لەوە خۆم ئەوە برادێکم ئەمڕۆ بە کۆمنت بۆی ناردەبووم زۆر قسەیەکی جوانەڵێ لە بەدبەختی ئەم کۆمەڵگەیە پارتیویشتی بەم هەموو گەندەڵیەوە بە ڕووبارێک خوێن کە لە بینیاندایە ئامادەن لەسەر تەزویری اتفاقکەن ئامادەن لەسەر حکوومەتی اتفاقکەن ئامادەن لەسەر هەموو شتێک اتفاقکەن کەچی کۆمەڵێک هێزی سیاسیمان هەیە لە دەرەوەی ئەوان بەردەوام خەریکی پێکە هەڵبژانن ئەزانی من لەم هەڵبژاردنەیە پێش ئەم هەڵبژاردنە چ جهدێکم تەقدیم کردووە چ جهدێکم سەرف کردووە بەس بۆ ئەوەی کە پێش لەناو هەڵبژاردن و لەناو حملی ڕەنگە تۆ خۆتەن یەکشایەتیم بۆ بدەیت لە حملی انتخابیە ئەم هێزانە بەریەک نەکەون ڕکەچی لە نەتیجەکەی هەروای لێ هاتەوە دەستیان کردو بە پەلاماردانی یەکتری بەس ئێستا ئەوانەی کە دەرەوەی دەسەڵاتن دەبێت چی بکەن ئەو نەتیجەیە قبول بکەن یا خودڕەتی بکەنەوە بەیەکەوە نەسنە پەرلەمان و چی بکەن خۆیان ئامادە بکەن بە قۆناغی داهات و چی بکرێ بۆ نمونە چارە سەر چییە بەدیدی من جارێ لە قۆناغی یەکەما کۆمەڵی ئیسلامی زۆر گرنگە موقیفەکەی ئیستئیناف بکاتەوە یعنی پێیدا بچێتەوە کۆنکریتی نەبێ ڕاپرسیەک چەند کۆنفرانسێک بکات لە ئاستەکانی جیاوازە بۆ بەشداریکردن بالمناسبە هەندێک هێز هەیە باسی
لاهوری شێخ زەنجیم کرد کە کارکتەری خۆی کارکتەرێکی بەقووەتە. هەندێک هێز هەیە پێزی ئەو بە کورسی و دوو کورسی ناپێورێ. بەس کۆمەڵی ئیسلامی خۆی لە بەغدای کورسی هەیە بەس هەیە نییە هەیە لەبەرەوە هەندێک هێز هەیە قورسایی خۆی بەخۆیەوێتی بالمناسبە مەسەلەن لە عێراقدا با چەند نمونەیەکت بۆ باسکەم بۆی کە بینەرانی زیاتر لایەن ڕوو بێتەوە کە ئەڵم هەندێک قورسایی هەیە پەیوەندی بە کورسیەوە نییە کاک حەکیم. مەسەلەن بەرهەم ساڵح جاری پێشوشکە یەکێتی وان لێ کرد یەکێتی وای لێ هاتوو هەر کەسێک بچێتە دەرەوەی خۆی هەوڵەدا لە دوو کورسی زیاتر نێنێ واشە لە بەرهەم ساڵح کرد ئەوەی لاهوری شێخ زەنجیش هەمان هینە ینی بەجیاوازی طبعا شخصیەتی ئەم دوانەوە بەڵام بەرهەم ساڵح لەبەرەوەی خۆی شخصیەتی بەقووەت بوو بەسەر کۆمار يعني خۆی وجودی هەبوو بوو بەسەر کۆمار بوو بەسەر کۆمارێنەوە بەسەر کۆمار و بەرهەم ساڵح تا ئێستا شەر بەرهەم ساڵح یاخودنا ئەمە خاڵێک دووەم عادل عەبدولمەهدی لە عێراقدا هیچ کورسێکی نەبوو بەسەر وەزیران حەیدەر عەبادی کە بوو بەسەر وەزیران 5000 دەنگی هێنا بوو لە بەغدا بوو بە پەرلەمانتارە و کاتە ئێمە لە یەک دەورە بووین منەوە کاتە 4000 دەنگم هێنا بوو 5000 دەنگی هێنا بوو ئەو حەیدەر عەبادی لە بەغایە بوو بەسەر وەزیران سەیری محەممەد شیع سوودانی کە یەک کورسی هەیە یەک کورسی پەرلەمانی هەیە یەک کورسی پەرلەمانی ئێستا سەرۆک وەزیرانە پێم وایە کۆمەڵیش لەوە بەهێزترە کە حسابی خۆی بکات بڵێ وەڵام من 3 کورسیم هەیە بۆ نمونە بۆیە من بۆ خۆم پێم وایە پێداچوونەوە بکات کۆمەڵبیرەکە ڕەت بکرێتەوە زانیی بابێ مەسەر ئەوە دوای ئەوە هەوڵ بدەن بە دەستە جەمعی قسەیەکی جدی لەسەر ئەم تەزویرە بکەن چونکە مبارەکەکردنی ئەو 1,200,000 دەنگە لەلایەن هێزەکانی دەرەوەی دەسەڵاتەوە بۆ یەکێتی و پارتی کاری نەکردەیە هەڵەیەکی استراتیژیە بێ هیواکردنی کۆمەڵگەی کوردیە یەک دوو هەر هێزێک پاشە کشە بکا لە داکۆچیکردن لەو ساختەکاریەی کە لانی کەم 210,000 ڕوونە 210,000 وەکو ئەم پەرداخە وازەحە گریمان ئەوە وتمان لە ناو جیهازانە نەکراوە گریمان وتمان سکانەر نییە و پرنتەر نییە و جیهازەکان سەلیمن و هیچ مشکلەیەکیان نییە و دەڕنەفیزەکە دقیقە و مشکلە نییە گریمان بەڵام خۆ 210,000 ڕوونە کاک 210,000 دەنگ 210,000 کەس 210,000 ئیرادە پوشڵ کراوەتەوە ئەوە بەس نییە بۆی کەوتە تەسیر بکاتە سەر نسبەی 12 کورسی مەگەر 12 کورسی لە مەجموعی 100 کورسی کەمە باشە ئەبێ ئەو هێزانە ئێجگار جدی بن لەسەر مەسەلەی ڕەتکردنەوەی چۆن ڕەت دەکرێتەوە سێ کۆناغ هەیە ئەبێ پەرلەمانی عێراق ڕۆڵی گەورەیان تیا بێت برادرانی یەکگرت و کۆمەڵی ئیسلامی نەوەی نوێ بۆ مووقیفی ئێستاانە یعنی بەداخ زۆر کەوتونەتە ئەولاوە من ئەوم زۆر بەلاوە سەیری ینی ڕاستەکەی من بۆ خۆم پێم وا بوو چکەنەوەی نوێت دەیانگوت یەکەمە بین ئۆکی من تێگەشتم هەبوو لەوەی کە شەڕەکەن بۆ یەکەمی لە پێناوی دووەمیە باشە بەڵام ئێستا کە سێم بوون زۆر مرتاحن و سێمیشیش کە بینیان لەگەڵ یەکێتی پێشەش چەند کورسی حوتەش کورسی وانە سەیرە یعنی چکە تۆ هیچت پێ ناکرێت خۆ تۆ بە 15 کورسی گریمان لە ئێستا کە یەکێتی و پارتی بێک و حکوومەتیان دروست کرد حکوومەتێکی زۆر ئاسایی و هین دروستەکەن و بە ئۆپۆزیۆن هەر قسە بکات چی پێکرێت لەناو پەرلەمانە چی پێکرێت بۆ ڕاستکردنەوەی ڕەوڕەوەی حکوم و تۆ هێزێک هات گوتی من بە 1,200,000 دەنگ ئەم حکوومەتم پێکهێناوە و کۆمەڵێک سەرپارچەشیان هەیە کورسێک لەوێ کورسێک دوو کورسێک لەوێ ئەوانە ئێتە چیت پێکرێت لەبەرەوە من بۆ خۆم پێم بوو ئەبێن ئەبوونەوەی نوێژ ئەم نەتیجەیە هەڵوەسەی لەسەر بکە هەڵوەسەی لەسەر بکات چکە من بۆ خۆم لێشێک بووم لەوانەی کە چاوەڕێ بووم کورسی زیاتر بێنن من پێم بوو ئەوان کورسی زیاتر دێنن بەریگەل کورسی زیاتر دێنێ کۆمەڵ کورسی زیاتر دێنێ حتا هەڵوێز کورسی زیاتر دێنێ یەکگرتوش بە هەمان شێوە کاکە یەکگرتو لە پەرلەمانی عێراق 4 کورسی هەیە یەکگرتو لە دەنگەکانی لە بادینان بۆ نیوە داکشاوە یعنی ئەگەر لایەنەکان ئەمەن زامانە قبول بکەن بۆ نمونە بە هیوای دروست دێ بۆ هەڵبژارنەکانی داهاتوو یاخود وتت لەبێرە سەر ناستێکیش بکرێت باڕاستێکت پێ بڵم باشە یەکێتی و پارتی ئەو هەوڵی کە ئەیدەن یان دەسەڵات ئەو هەوڵی کە ئەیدا بۆ دروستکردنی بێهیوایی لە کوردستانە و ئەو هەموو پارەی کە تیایدا سەرفەکە بۆ دروستکردنی بێهیوایی لە ساختەکاری لە کلکاتی بۆ دەوڵەتانی دراوسێ لا ئەگەر بۆ ڕادەی خزمەتی خەڵکی بکردایە بڕوان پێ بکە ئێستا خەڵک پێویستی بۆ نەبوو هیم بکات لە هیچ شتێک بکاتەوە ئەمە خاڵێکی تر من بە قەناعەتەوە پێتەڵم کاک حەکیم ئەگەر سبەینی هەڵبژاردن بێ هەر دێمەوە ئەو بەرنامەی تۆ لە فەیسبوکەکەی خۆشم بە خەڵگەڵم بڕۆن دەنگ بن چکە دەنگدان مافە و دەنگدان ئەرک و بەرپرسیارەتیە بۆ کاک حەکیم ئێمە وڵاتێکین مێژووی ئێمە لەگەڵ هەڵبژاردن زۆر هەژارە ئێمە لەو وڵاتانە نین کە تەمەنی دیموکراسیەکەمان 200 ساڵ بێ 300 ساڵ بێ 100 ساڵ بێ حتا 50 ساڵ بێ ئێمە لە 92 هەڵبژاردنێکی ناچیزمان کردووە کە شەڕی ناوخۆی لێکەوتەوە
لە 2005 هەڵبژاردنێکمان کردووە هەڵبژاردن تا دوای هەڵبژاردن هەموو جارێک شتێکی لێوە فێرەبی هیچ هەڵبژاردنێک نیە ئەزمونێک نەکرد خێزە سیاسیەکان خەڵکی ئەزمون وەرەگرێ خەڵک بۆ نمونە مقاطعە تاقیە کاتەوە بەشداری تاقیە کاتەوە بەڵام هەڵبژاردن لە نەتیجەدا دەبێت ببێ بە کللتور ئەوانەی قەناعەتیان بە خەباتی ناتوند و تیژی هەیە دەبێت جۆرێک لە عینادیان هەبێ یعنی لە ئەو عینادی کە عینادیکی هینە پۆزتیڤە عینادیەکە لە تایپی عینادیەکەی ماندێلا کە ئامادە نەبوو تەنازل بۆ هیچ جۆرە هینێک بکە ڕێکەوتن و تەسویەک بکات تا گەیشت بەوەی کە پێی گەیشت و بوو بە ئایکۆنێکی عالەمی ماندێلا ئەم عینادیەی ئێمەش بۆ ئەوەی کە ئیلا ئەبێ ئەم هەڵبژاردنە ببێ بە کولتور ئێجگار گرنگە لای خەڵک و ئەمە من بۆ خۆم وتارێک نووسیەوە وتومە ئەوە بێ هیوای لای خەڵک دروست ناکە کە کۆمەڵیان هەڵوێسیان بەرەیگەلیان یەکگرتویان چێوچێ بێن دیفاع لە دەنجی خەڵک بکەن ئەوە بێ هیوای دروستەکە تۆ یەکسەر مۆری بکەی بڵێ بەڵێ پارتیۆشەتی ملیۆنێک 200,000 دەنجیان هەیە ئەوە بێ هیوای دروستەکە ئەگەر لە من دەپرسی ئەوە بێ هیوای دروستەکە خاڵێکی ترەیە هیوادارم وەکو دەرس بێ ئەمە باشە ئەبێ زۆر وریایی ئەم خاڵە بن هەموو هێزەکان یەشێتیش تەنانەت یەشێتیش ئێستا کە ئیمزای کرد کە بڵێ پارتی خاوەنی 800,000 دەنگ زیاترە ونەوەی نوێ و یەکگرتو و لایەنەکانی تریش ئەبێ وریای ئەوە بن کە دوایی زۆشتی تریان بەسەرا ئەسە پێندرێ وەکو ئەزانی ناچار من دەست بن بە دنیایەک تەنازولاتی تر مەسەلەن یەشێتی ناتوانێت هیچ یەکێک لە وعدانەی جێبەجێ بکات کە داوێتی بە خەڵک نەوەی نوێ ناتوانێت هیچ یەکێک لە وعدانەی جێبەجێ بکات کە داوێتی بە خەڵک یەکگرتوش ناتوانێت هیچ وعدێک جێبەجێ بکات کە داوێتی بە خەڵک و وای لێ دێ ئەزانی وەکو هینیان لێ دێ وەکو ئەو پەندەیان لێ دێ کە یان وەکو ئەو نوکتەیان لێ دێ کە کابرا پیازیشی خوارد و جلدیشی خوارد و ناچارج بۆ هینێگەیە چیرۆشێکەیە زۆر خۆشە ینی بە خێرایەماوێ ڕخنەشم لێگر نەڵن چیرۆک و نوکتە زۆری جێرتەوە بەس بیژێرمەوە ڕێک لە شوێنی خۆیەتی ئەڵێ پیاوێک لە سەردەمی عوسمانیەکانە لە تورکیا تۆمەتباری دەکەن بەوەی کە 100 لیرەی دزیوە پیاوەکە خۆی پیاوێکی هەبوو بۆ هیچ کێشەی نەبوو بەس تۆمەتباریان کردو بۆی کە 100 لیرەی دزیوە توێتی کاکە من نەمدزیوە توێ نەخێر دزیوتە و 3 عقوبەت هەیە لەم 3 عقوبەیە بێ ئیشیشیانی بکە یان ئەوە تا 10 کیلۆ پیازە خۆی 10 کیلۆ پیاز یانەوە تا 100 جەلدت لێ دەی یانەوە تا بێ هەر 100 لیرەکە بدەیتەوە کابراڵێ من نەبینم نەکردووە عینا دەبێ ئەڵێ پیازەکە خۆ دەستەکە بە پیاز خواردن چیلۆیەکی بۆ خوێ ئێوە بیکا بە دوو بۆی ناخورێ سەحەتی تێگەچێ وەزعی زۆر تێگەچێ هەستەکە بۆی تەواو ناکرێت 10 کیلۆ پیاز چۆ نەخورێ ئەڵێ 100 لیرەکە هەر نادەم 100 لیرەکە هەر نادەم جلدم لێدە دەستەکەن بە جلد لێدانی تا 50 لە 50 بەرەو سەر بەرەو 6 خەریکە کابرا گیانەدا خەریکە وڵە بۆ خاتری خوازم لێوێنن بە 100 لیرەکە دەمو لەجاتم بە پیازەکەشیان دەرخواردا و جلدەکەشیان لێدا و 100 لیرەکەشی بەناچاری دایەوە هیوادارم ئەوانەی ئێستا زۆر بە طبیعی پیان وایە لە بەرەوەی کورسیەک دوو کورسی زیادیان کردووە لە بەرەوەی پیان وایە کورسیەکانی خۆیان باشە حەقیان بە ساختەکاری ترەوە نەبێ نێن بڵێن وڵا بە ئەم 800,000 بۆ پارتیان ئەمە بۆ دەسەڵات مۆرکەین چکە سبینی ئاوایان بەسەر دێت ئەیان بینمەوە لە حکوومەتا بن هیچیان پێ ناکرێت لە پەرلەمانە بن هیچیان پێ ناکرێتەوە لە پرۆسەی سیاسیە ئەوە هەڵەواسرێن ئەوە هەڵەواسرێن بە پشتەمل قاچیانە جوڵێ بەڵام یەک بست ناتوانن لە جێی خۆیانە بڕۆن و واللهی ئەم قسەیشم بەس بۆ داکۆچیکردنە لە حەق ئەگەر نا بەنسبەت منەوە هێزەکانی دەرەوەی دەسەڵات حەزمە کرد هەر هەمویان کورسی زۆریان هەبێ و تاکە ئاواتی من بە شخصیش لەگەڵ جەنابتە باسم کرد ئەو ڕۆژەی کە لە خزمەتا بووم لە ئۆفیسەکەی خۆم باسم کردوتم کاک حەشیم هەموو تەمەنای من ئەوەیە کە هێزەکانی دەرەوەی دەسەڵات بتوانن ڕێگری بکەن لەوەی پارتیۆیەتی بتوانن 50 زاید یەک دروستکەن ئەمە نەکرا ئەمە ئێستا کە نەکرا لەبری ئەوەی ئەو هێزانە بێن باوەش بکەن بەیەکە جا لەسەر تەزویر بیان لەسەر غێری تەزویر هاتوون هەندێکیان بەغێر مباشرەڵەن بابە ئەمە کۆمەلگەکەی ئێمەیە و کۆمەلگەی ئێمە هەروایە و کۆمەلگەی ئێمە ئێستا وای لێهاتوو خەریکی سەرکوتکردنی کۆمەلگان باش بەزۆکو دواوتت ئەگەر بالمناسبە ئەو جملەی ئەم نمونەی کە باسم کردەوەی کاک عومەر عەبدوڵڵا ئەوە بەنسبەت ئەم هێزانە شۆڕاستە کە ئێستا بێن لە بریەوەی ڕخنە لە سیستەمە سیاسیەکە بگرن ڕخنە لە یەکێتی و پارتی بگرن دێن ڕخنە لە قوربانیەکە دەگرن قوربانیەکە کە کۆمەلگەی ئێمەیە قوربانیەکە کە کۆمەلگەی ئێمەیە و ئەمە بالمناسبە ئەمە خوێندنەوەیکی ئیشکالی زۆر قوڵە پەیوەندی بە بەشێک لەو قسانەوە هەیە کە بەختیاریش کردوێتی بەلەو من لە جوزئێتێکا معجبی ئەم قسەی بەختیارم ئەوەی کە ئەڵێ من لەم کۆمەلگەیە ترسم کە جاریش کە بڕوا ملیۆنان کەس دەنگ باتەوە بەم کۆمەلگەیە بەڵام دیسان ئەم ئیشکالە دێتەوە پێشەوە بە تایبەتی لەو گفتوگۆی من لەگەڵ کاک هۆشنگ و کاک عومەرا زۆر بە قوڵی باسمان کرد ئایا کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیە کە خۆی قوربانی نییە تا تۆ بڕۆی ستایشی جەلادەکەی بکەی کە یەکێتی و پارتیە
نەزانم وازەحە یان نا. ئەگەر هەر حکوومەتێک پێکبینێت لە سەورەمە ئێمە هەڵبژاردنە دیزان کراوە خێری تیادا بێت بۆ کوردستان و بۆ خەڵکیان شەڕی دەدوایە. والله ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار کابینینۆ چۆن بوو کابینی دەلن کابینینۆ زۆر خراپتر دەبێ و من تەمەنا ئەەکەم وانە بێ و من تەمەنا ئەەکەم وانە بێ بەڵام دڵنیاتەکەم بەم دیزین و بەم شێوازە و بەم بێمنەتیە و ئەوە ئاوا بڕوا بۆیان بە مبارەکەی ئەوەی ئەم 800 و ئەم 400 میلیۆن و 200 میلیۆن و 300یان هەیە و بە بێمنەتی بڕۆنە پەرلەمان و ئەوانە و ئەوانی تریش کۆمەڵک کەمینی بچووک هیچیان بۆ ناکرێت. دەزانی کاک حەچیم شتێکی زۆر گرنگە وەختی خۆی لە 2009 و 2010 ئۆپۆزیسیۆن زۆر بەقووەت بوو. من شتێک کە زۆر ئێستا لی بەگومانم لی کەوتومەتە گومانیەوەیە چی پارتیز باشیان بۆ ئۆپۆزیسیۆن نیە باشیان پێ نیە چی ئۆپۆزیسیۆنە بێت بەس هەر لەسەرەوەش ئێستا باز لەوە دەکرێت ئێستا هەندێک ڕقمی غەڵەت باز دەکرێت باز لەوە دەکات کە لە خولی ڕابردوو یەکێتی پارتی ئێستا خولی ڕابردوو لە 111 کورسیەکە 66 کورسیان هەبوو دەکاتە لە 150 ئەم جارە 62 هێناوە لە 100 بەس کورسیەکانی خۆیان لە 162 ئەم جارە ڕقمەوە لە وتارێکە باسم کردبوو بەڵێ خیاسی بکەی غەڵەت زیادیان کردو ئەم جارە زیادیان کرد بەڵێ هەڵقشاون هەموو ئەوانەی کە دەڵێن داکشاون قسەیکی ڕاست ناکەن تۆ بە 11 کورسەکە دەرکەی لە معادلەکە نەخێر 11 کورسەکە دەرکەون بەڵێ باش ئەوە جالەوە ئەی مەجموعی دەنگ ڕاست ئەی مەجموعی دەنگ ڕاست ئەوە بەڕێوەبەری وێزگەیەکی ژنامەی نارودڵی پشتگیری قسەکانی کاکوشار دەکەم من لە وێزگەیەک 450 کەس مافی دەنگدانیانە بوو 169 کەس دەنگیاندا و لە 137 ئەو باسی ڕێژێ دەکە کە ڕێژە بەشداری دەستە خۆش بێ ئەمە بەڕێوەبەری وان پێ بکە یەکێک لەو شتانەی ئەزانی کاک حەکیمێکێک لەو شتانەی کە زۆر بەداخەوە بووم بۆی ئەوە بوو زۆربەی لانە سیاسیەکان نەچوون بەلای ئەمەیە نەچوون بەلای ئەمەیە کاکە نسبەی مشارەکە نەگەیشتوتە لە 170 نەگەیشتووە ئیتر ئەمە خۆ هەندێک ئەرقامیش بڵاو کرایەوە بەڵام جاری وا هەیە میدیای ئێمە سۆشیال میدیای ئێمە تەمان تۆ تەرکیزیان لەسەر چی بوو ئەو ڕۆژە ئەو شەوە تەرکیزیان لەسەر ڕوودا بوو ڕوودا وەکو ئیمپراتۆریەتێکی گەورەی میدیایی باشە ڕووداویش هەموو داتاکانی لە مەکتەبی هەڵبژاردننی پارتیەوە وەرگرتووە ڕوودا و داتاکانی لە هەموو ئەو داتانی کە داخلیان کردووە لە مەکتەبی هەڵبژاردننی پارتیەوە داخلیان کردووە باشە طبعا باسی دەنجی پوچەڵ هەر ناکەن باسی نسبەی مشارەکە ناکەن کۆمیسیۆن چی بڵێ وازانن ئەمە ئیتر ئەمە قسەی بێچەند و چوونە کۆمەڵگەی ئەمە بۆمباباران کراوە بەم هەموو معلوماتە بە هەڵەیە کە خەڵکی وەکو منیش قسەکەم لە شوێنێکە وەکو پەیامیان لە فەیسبووکە متوازعەکەی خۆم طبعا دەنگم ناگا ئەو دەنگە ڕاستەقینەیە ناگا کە بۆیە بەرپرسیارەتی کۆمەڵ یەکگرتوو بەرەی گەل هەڵوێستنەوەی نوێ هەمووانە گەورەترە ئەزانی یەک شتێکەیە زۆر مەترسیدارە باشە ئێستاوەی کە نەوەی نوێ و خەریکی یەکگرتووش لینکە کاتەوە بە پارتی و یەشێتیەوە ئەوەیە کە هەستەکەی ڕازین زۆر ڕازین لە نتیجەکە بس آخر کاکە هەرچی داتا هەیە خۆی گرتووی هێزێکی تۆکمەیە بالمناسبە من بۆ خۆم لەوانە بووم کە پێما یەکگرتوو دەنگەکانی زۆر زیاد دەکا و دڵخۆشیشە بووم بۆی کە دەنگەکانی زیاد بکە و من ئەزانم کە خەڵکی ورد و دقیقیشیان هەیە لە زۆر ئاستا بەڕاستی من زۆر بەلامەوە سەیرە زۆر بەلامەوە سەیرە بەم هەموو شوبهاتەوە یەکگرتوو بێ مبارەکەی ئەم نەتایجە بکە قورسە زۆر ئەمە واللهی لە ئەوم مەسەلەکەم نامی ڕەخنە لە یەکگرتوو بگرم تەمەنام وایە وانەکەن چونکە ئەم هەڵبژاردنە مبارەکەکردنی وەکوتم هەموو ئەوانەی لێ خوێندرێتەوە کە باسم کرد یعنی تۆ لانی کەم ئەڕۆیتە ئەم هەڵبژاردنەوە ئێستا 2010 ئێمە هەموو محاولەیەکمان کرد کە ئەم هەڵبژاردنە ساختەکاری تیاکراوە هیچ نەمانەیەکین کۆمیسیۆنمان هەڵوەشاندەوە یەک دنیاشتمان کردوانە بەڵام هیچمان بۆ نەگوردرا بەڵام هەوڵی خۆماندا یعنی ئەو سعیەی کە لەسەرمانە کردمان ئەبێ برادرانی یەکگرتووش کۆمەڵیش بەرەی گەلیش نەوەی نوێش هەمووانە ئەمە بکەن ئەگەر نەیکەن پرسیاریان لەسەر دووسێ من بەش بە حاڵی خۆم بە سەراحەت دێڵێن هەر هێزێک باوەکو دواوتە هەر هێزێک باشە مبارەکە و مسادەقە و بێ بڵێ ئەم دەنگانەی یەشێتی و پارتی و لە بینی قەوسێکی شعڵم پارتی بە تایبەتی باشە کە ئەڵم پارتی دیسان ئەسبابم هەیە ساگەر بۆ باس بکەم قسە زۆرە لەسەری بڵێ هیچ کێشێنەوە هەڵبژاردنە پاکە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم لێکەومە گومانەوە و لێکەومە گومانەوە بۆی کە خۆی ڕێک لە ناوەڕاستی ئەم دیزاینەیە کە کراوە ئەگەر نا بەم هەموو شوبهاتی فەسادەوە بەم هەموو شوبهاتی گەندەڵیەوە بەم هەموو بەڵگەی کە لە بەردەستایە لەسەر دەنگدانی پوچەڵ لەسەر مەسەلەی ڕێژەی بەشداری لەسەر مەسەلەی ئەو هەموو فۆرمەی کە کێشەی گەورەی لەسەر بەم هەمووە بێ بڵەوە دەنگدانەکە عیبی نەبووە بەڕاستی من نەک علامەتێکی استفهام یەک لۆری علامەتی استفهامم بۆ دروستە بێ و هیوادارم وانەکەن آخر قسەم ئەوەیە لە 21ەوە تا ئێستا هەوڵێکی زۆرم داوە لانەکانی دەرەوەی دەسەڵات یانێ بەو جوهدە متواضعی کە خۆم هەمە بەریەک نەکەون
بەریەک نەکەون ئەم هەڵبژاردنە و نەتایجی ئەم هەڵبژاردنە مووقفیان لەم هەڵبژاردنە یەکلایەکاتەوە ئەچن بەشوەیە و حەق و ناحەقپاک و پی زۆرشی تر لێک جیابێتەوە و هیوادارم نەخۆیان بە هیواکەن نەدەنگ دەرەکانیان. سپاس دەکەین کاک خۆشەر عەبدوڵەمان دومان کردی. سپاس بەوەی بینێرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.